جارێکی دیکە مامۆستایان و فەرمانبەران بۆ تەواوکردنی ئەو سکاڵایی لەسەر حکومەتی هەرێم تۆماریان کردووە سەردانی دادگای فیدراڵیان کردەوە. هەنگاوی ئەم جاریان بۆ بڕگەی ڕاگررتنی پلە بەرزکردنەوەیە کە بە بڕیارێک ماوەی زیاتر لە 8 ساڵە ڕاگیراوە. سکاڵاکەشیان لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی هەرێمە. موچەی هەموو موچەخۆرانی عێراق لەسەر ئاستێکی فێدراڵی دەرکراوە، ئەمە بەپێی مادەی 2 و بەپێی مادەی 6 بڕگەی یەکەم باز لە پلە بەرزکردنەوە ئەکا بە چەند مەرجێک کە هەموو ئەم مەرجانە لە فەرمانبەرەکانی هەرێمی کوردستانە هەیە، بەڵام بەداخەوە وەک ئەزانین کە لێرە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەم یاسایە ڕاگیراوە کە ئەمەش پێشێلکردنی سەرەتایی ترین مافی مرۆڤە کە دابینکردنی ئاستێکی گونجاوە لە موچە. بڕیارە لە 21 مانگی 1 ساڵی ئایندا دانیشتێکی دیکەی سکاڵای موچەخۆرانی هەرێم بەڕێوە بچێت. وەزیری دارایی عێراقیش لەسەر یاساکە بانگێشتی دادگای فیدراڵی دەکرێت. ئێمە هەموو جارێک لە چوونمانە بۆ ئەوێ تەنها کارمان دادگای فیدراڵی نییە، خەریکی لۆبیکردنین لەسەر کەیسی ئەو ستەمکاریەی بەرامبەر مامۆستایان و فەرمانبەران کراوە. هەردوێنێ لە بەغدا بەڕێز مستەفا جەبار سەنەد و پەرلەمانتار مانبینی لەگەڵ بەڕێز باسم خەشانمان بینی بەردەوام خەریکی لۆبیکردنین و گفتوگۆ قسەمان لەگەڵاکردن بەڵێنیاندا لە کاتی تعدیلی موچەیە ئەوانیش هاوکار و هەماهەنگ و پشتیوانی پرۆژەکانی ئێمە بن ئەوەی تەقدیممان کردووە. دێنە چهار بێت حکومەتە عێراقی موچەی بدات ئەگەر ئەف سکالامەت تۆمارکردی مەبدەز و ئینا بەس لێگا بێ حکومەتە عێراقیژی دێ حکومەتە هەرێما کوردستانی نەچار کرد مەسەلا ڕادەستکردنای گازێ مەسەلا گومرکا کاپ ئەو دێ چه ڕێک بینن وێرێ دێوان نەچارکەن کۆ بدەن بەس جێ دلێشیە کۆ وێگا بێ حەتانێکی هەندێکی العێراقی هەن بۆسای بەری خود دەنەخ ما كو اف قريل قال كان كو مناتك ما قرنبت تو قريل قال منوكي قريتو الجال ده صلاة كيت كي او ده صلاة اشن بجمتات برجمدي هولات هنا دجي هولاتيت حكمته هرم كل سر بلغاري سرويش عنده اگر امبر خوب دين او سر بازرگان یا خو گلک لو انگریتون جي سر بازرگان یا خو بهانات كان يه امشين بيجين رنگ كي نراسته خو يه ايهانا خلقت سر بخود كان چالاگوانات كان چون كل پشتواني وانين اوج راسي جهد دل اشياء تا ئێستا سکاڵای موچەخۆرانی هەرێم نەگەیشتووە بە ئەنجام و چاڕوان دەکرێت بە دوو دانیشتنی دیکە بڕیاری کۆتایی وەربگرێت. هەرچەندە حکومەتی هەرێمیش لە ڕێگەی پارێزەرانیەوە لە هەوڵی ئەوەدایە تانە لە سکاڵاکە بدات، بەڵام مامۆستایان دەڵێن تا ئێستا دانیشتەکان لە بەرژەوەندی ئەوانە نەک حکومەتی هەرێم. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.